بەڕێزان ما پۆمپی تێکردنەوەی هەوایە بۆ تایە کە بە شەحن هەیەی و هەشێتی بە باتری شەکات. ئەمە جۆری شەحنەکەیەتی بەم شێوازە کاری پێەکەین وەرمونە چەند بارمان بوێت تێکەین دیاریەکەین بەمە کەمیەکەینەوە بەمە زیادیەکەین بەم شێوازە. ئەمە تەنها وەکو تاقیکردنەوەیەک بەم شێوازە هەڵدێتین. هەواستەی بمانەوێت هەوای پێکەین و پاشان ئەی کوژێنینەوە.